لە ڕێگەی هێڵی پەیوەندیەوە ئازاد ئۆمەراوی پەیامنەرمان لە قەزای سۆران لەگەڵمانایە. ئازاد سڵاوی خوارد لەبێت. ئەو هێرشە ئاسمانی کە تورکیا کردێتە سەر بنکە و بارەگەکانی پەکەکە ئەوەی سەبارەت بە مەخمور و شەنکال بوو لە پەیامنەرمان عیمرانەوە زانیاریمان وەرگرت سەبارەت بە ناوچەی باڵەکایەتی و قەندیل و ئەو ناوچانی کە پەکەکەی لێ لە نزیک قەزای سۆران زانیاری زیاتر لای تۆ چیە لەو بارەوە؟ بەڵێ کاکدانا سڵاو و لە بینەرانی بەڕێز بێت. دیارە شەوی ڕابردوو ئەو ئۆپراسیۆنەی کەوا وڵاتی تورکیا ئۆپراسیۆنی ئاسمانی کەوا بۆ باشووری کوردستان دەست پێ کرد بوو دیارە هەست قەزاکانی سۆران و ڕەواندوز و سۆمان سنووری و قەزانەشی گرتەوە ئۆپراسیۆنە ئاسمانیەکەی وڵاتی تورکیا. دیارە لە سنووری برادۆست بە بەردەوامی دیارە و ناوسانە بەردەوام تۆباران و بردومانی هەیە بە حکمەوەی لەگەڵ ئەم ناوسانە پارتیەکارانی کوردستان پەکەکەی لێە زۆر زار ڕوبەڕووبوونەوەیان هەیە، بەڵام دیارە ئۆپراسیۆنەکەی شەوی ڕابردوو ئەم ناوسانەشی گرتووەتەوە. وڵاتی تورکیا بڵنگەلی ڕەش و پاکورچی لە برادۆست بردومان کردووە، هەروەها لە سنووری ناحیەی وەرتێشی بڵێ لە سنووری قەزای ڕەواندوز ئەم ناوسانەشی کردوتە ئاماز و بردومانی کردووە، هەروەها کەڵەکی باڵەیان لە بناری قەندیل و شاخی درابی لە وەرتێ بردومان کردووە و شێخ ناسر لە قەسێ بردومان کردووە و گۆزینەشی لە قەندیل بردومان کردووە. دیارە وڵاتی تورکیا 32 ڕۆکێت و ساڕۆکیان بەکارهێناوە لەو بردومانانەی کەوا شەوی ڕابردوو کردویانە ئەم ناوسانان. لە سنووری برادۆست بە حکمەوەی بەردەوام تۆباران و بردومان هەیە ئەم ناوسانە لە ڕۆژانی ڕابردوو پوش و پاوانی ئەو ناوسانە سوتاوە، هەروەها لە بڵێن ناحیەی وەرتێەوە لە سنووری بناری قەندیلیش بەهۆی ئەو بردومانانەی شەوی ڕابردوو پوش و پاوانی ئەم ناوسانە ئاگری کەوتۆتەوە بەهۆی بەهێزی بردومانەکە کەوا بردومانەکە جیاواز لە ڕۆژانی ڕابردوو بردومانی شەوی ڕابردوو زۆر بەهێزتر بووە و هاوڵاتیان لە کاتی خەوتندا بوون. ئەم کاتانە زیاتر هەستیان پێوە کردەوە ترس و لەڕاوچەی لای دانیشتوانی ناوچەکە دروست کردەوە. خۆشبەختانە هیچ زیانی ژیانی بەر هاوڵاتیانی ناوچەکە نەکەوتووە تاوەکو ئێستا بە پێی و زانیاریانەی ئەی سەبارەت بە زەرەری گیانی بۆ پەکەکە ئازاد هیچ زانیاریەکت دایە یا پەکەکە هیچ ڕوونکردنەوەیەک هیچ بڵاوکراوەیەکی لەو بارەوە دەرکردووە؟ کاکدانا تاوەکو ئێستا هیچ زیانێکی ژیانی پەکەکە دەستێمە نەکەوتەوە، پەکەکە هیچ ڕوونکردنەوەیەکی لەو بارەیەوە بڵاو نەکردوەوە، تەنها ئەو ڕاگەیەنداوەی وڵاتی تورکیا کەوا تا ئێستا بڵاوی کردوەوە و ئاماژەی بۆ داوەکەوە ئەوان بنکە و بارگاکانی پەکیان لەم ناوسانە کردوتە ئاما. بەڵێ ئازاد بەرپرسانی ئیداری لە قەزای سۆران و ڕەواندوز و ناوچەکە ئەوان داوایان چییە؟ داوایان لە حکومەت چییە؟ حکومەت هاتوۆتە سەر خەدیاننا؟ کاکدانا بە حکمی ئەوەی ئەم ناوسانە ماوەیەکی زۆرە ئاڵۆزی تایە و سوپای تورکیا لەشکرشێشی بۆ ئەم ناوسەیە کردو تاوەکو ئێستا لە دەڤەری برادۆست 27 کیلۆمەتر سوپای تورکیا لە نێوخاشی هەرێمی کوردستاندایە و بنکە و بارەگاکانیان لەم ناوسەیە داناون. هاوڵاتیانی ناوسەکە بەردەوام داواکاریان ئەوە بۆ لە یەکە ئیداریەکانی ناوسەکەەوە ئەم لەشکرشێشیە و ئەم بردومانانە و ئەم ئاڵۆزیانە لەم ناوسانە نەهێشتن کە هاوڵاتیانی ئەم ناوسەیە بەردەوام لە ڕاوچێدان وەزیانی زۆریان بەرکەوتووە، ناتوانن ئاژەڵەکانیان بگەن لە وەرگاکانی ناوسەکە. بەردەوام داواکاریان ئەوە بووە لە یەکە ئیداریەکانی ناوسەکە، بەڵام تاوەکو ئێستا یەکە ئیداریەکانی ئەم ناوسەیە بەدەم داواکاری هاوڵاتیانەوە نەهاتوون. بەڵێ ئازاد ئۆمەراوی پەیامنەری پەیام لە سۆرانەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ عیمران لە هەولێرەوە لەگەڵمان بوون.